1970 لەدایک بوویمە ناوم ڕێبوار کاوێسە لە سەفی پێنجی ئیبتیدایی لە مەکتەب هاتیمە دەرێ ئەم سنعاتە دەکەم تێدەگەی پێشتر شاگرد بوویمە لەکن وەسایەکی فێرە سنعاتەکە بووم دواتر توانم دانا لە دوکانەکەدا لە بازار بووین دوای ئەمەیان ڕەوانی ئێرە کرد ئێستا لێرە الحەمدولله شوێنی خۆمان هەیە وەسامان هەیە تانشی دروست دەکەین بۆ دەرێژ دەنێری هەر عەسەب قیاسە کابرا هەر چ قیاسەکی بوێتن دەتوانین بۆی دروست بکەین لەسەر تەڵەبی خۆی ئیمە زۆربەی تانچەکارمان بۆ ئاوە دستانانیش بۆ نەفت دروست دەکەین بۆ گازیش دروست دەکەین بەخۆی مشتری خۆم خاسمان هەیە لە دیانە هەیتمان لە ڕەوانزێ لە ناوشار هەیتمان لە بەردەڕەش هەیتمان حەسەب تەڵەبیاتی وانە میسال لێرە بە تڕێلە بار دەکەین ئەمە بۆ دەرێ دەنێنێ ئەز حەسەب قیاسی ئەو مشتریەیە کە پێمان دەرێتن دەرێ میسالە ئەوەندەتانچێ لەو قیاسەمان بدێ ئەوەندەتانچێ لەو قیاسە بیتن حەسەب تەڵەبیاتە تقریباً وەسایەکان بۆ 8 وەسا لەلام ئیش دەکەن زۆر بەشیان کرێچینە یعنی ساڕوان دەکات لەگە ئەو وەزعی کوردستان ئەگە بازار خۆش بیتن ساڕوان دەکرێت بازار ببکەوە یعنی چاویان لە ئیشەکەیە چەند تانجی تەڵەبیات هەبیتن لەوان قازانجە ئەمکە وەسەم لەلایەن بۆ نمونە وەسە سالار ئەوەتی بەفکرم دێ فەقیرەی کرێچیە تانچی دروست دەکات تانچی بەدەساک دروست دەکات تانچێک بە 8,000 دیناری سەعاتێک چارێگە چی دەوێتە پلێتی ئێم کەمان لۆ دەهات لە تورکیای ئێستا لەبەر کوالێتەکەی پلێتەکەی زۆر باش نییە زۆربەی ئۆکرانی سینیەکە باشتر دەڕوات بە دەرەجەیەک سینیەکە لە بازارە ئێستا پلێتی سینی دەرەجەیەکە یعنی کوالێتی دەرەجەیەکە باران بێ هاوین بێتن دستان بێتن ئەمە هەدە بیکار بکەیت لەو کار هەدە بەی بەردەوام بیچکە لەوە بژێ ژیانمان لەسەر ئەم کارەیە ئێستاش لە ڕەمەزان دەوامەکەمان کەمتر کردەوە کە وەستایەکان دێن مەلابانک دەدا ئیش دەکەن هەتا سعاتدا بای ڕۆژانەکەی خۆیان پیا دەکەن و دەچنەوە ماڵەوە بەخۆی بەشەر دەبی هەر کارێک بکاتن ئەگەر میسالە خەریزبی خەریز نەبیتن هەر شتێک بیتن ئەگەر بەشەر بەخۆی توانای خۆی هەبیتن کارێک بکاتن هەدەبی میسالە سەرکەوتو هەدەبیتن بەس بەشەر لە ماڵەوە دانیشتن برێ وەڵڵاهی ئیش نییە بالفعل ئیش نییە لۆ چکە ئەم بەشەرە توانای ئیشکردنی نییە ئەگەر بەخۆی لە دوو کارێک بگەڕێتن ئەو دەتانی دوو دینار بە خۆی پێ بکات بۆ ماڵ منداری پێ بکاتن ئەوکە میسالە ئەلێرە 8 نەفەر 9 نەفەر ئیش دەکاتن یعنی ئەرکوو بچولێتەوە کابرا بەشی ڕۆژانەی خۆی دەتانی بباتەوە ماڵەوە بەس ئەگەر ئیش نەکاتن نێتە سەکار وەڵا کەس ناتانی ئەوەی بکاتن ئەتو هەبرێ وەڵای لەمار پارەم بدەنێ و بچمەوە ماڵێ ئەو ئیشە نەکرێ لە هیچ دنیایشی نەبووە خاصن ئێستا ڕەمەزانە یعنی داوامەکە کەمتر بووە و کابرا ئیسفادەش خۆی میسالە دێ ئەلێرە شتێکی ئیش دەکاتن مەسروفی مارەوە بە زیادەوە ئیش دەکات دەستەوە ماڵەوە لە هەموو کارەشی دەبی بەشەر ئیشەکەی بە دووسۆزیەوە بکاتن من لە گچکەوە لەناو ئەو ئیشەیدا بوومە میسالە بە هەر جێگایشدا بڕۆم کە تانچەشی ببینم مەحەبەتم بۆ دەستی لەوە چکە
گچکەوە لەناو ئیشەدا بوویمە بەشەرگای ئیشەشی کرد بە مەزبوطی بیکە بە دڵپاچیش بیکە کابراایەک دێت من تانچەشی ئەدەمێ ئەگە بە ساقی نەیدەمێت جارشکە نایەتەوە بۆلا یعنی لە هەموو جێیەکی هەر بە شەرک کە ئیشەشی کرد بە ساقی بیکاتن بۆ خۆشی باشە بۆ پاشەڕۆشی باشدا ساعتمانی ئەوانە دەیبیستە ئەمیر مادی نەبی پامێکی بۆ ئەو گەنجانە هەیە کە لە ماڵی دانیشتینە کە دەرێک کار نییە بەخۆی بەشەر دەبی توانای خۆی پێشان بداتن بەرامبەرەکەی یعنی ئەتو لە جارێک شکستینە جاری دۆم هەد سەرکەوتو دەبیتن کە من دەچمەوە جاروێ بەدەستی پڵ دەچمەوە ماڵەوە کە منداڵەکەم لە باوش دەکەم وە دەزانم هەموو دنیای منە